دمکی درێژە مامە بێدەنگ نەشەنگنا ژیانك بێرەنگ گوتنە قەحەرتەنێ مادناوە فەرهەنگ هێسر زوابوونە ژیان بوو جەنگ هێویش من ترسا هێویش بەر من بازە هێوینش من ترسا و بێ من لە مالما فەلێک دلێم شکام و پەرچی قاتم گۆ بەسە لێکەنی و دەرد نەسەکینان چاوێ من لە زمان و متر بەخۆ کۆلاند لێز نەکەتمێ من دەردێ خۆ قولپان ژیان من خەپان کەش بۆ vێک و دەرمان ئاخەمان چما ئینسان بوون ئارزان دنیای شین بۆیە سۆر ژبەر خوین ژبەر پەرە و دین ئینسان بوونە هۆف و دەروین ئینسانۆتە چ کریە ژوێ دنیایێ چمەکە بۆ ئازادی نایە مالێ دایێ ئینسان کێیە بیت بە ئینسان کێیە و شەراتەوە بەتە کوردستان فرمەت ئازار و زوخە و بۆ ئێمەی کورد و بنان بوو بە ئەو ئینسان کێیە بیت بە ئینسان کێیە و شەراتەوە بەتە کوردستان فرمەت ئازار و زوخە و بۆ ئێمەی کورد و بنان بوو بە ئەو ئینسان کابێژە تێکەنگی ببێ ئینسان خوین لەسەر کۆلان خوین لەسەر مەیدان مرن جیران خراکردن دبستان دنیاما بێ زەمان دنیاما بێرامان ئینسانێ بێ وجدان هاتنە وەک تۆفان باژارکردنە وێران کردنە گۆرستان زارۆکێن خزان بتەنە نەما زەمان وەستیان جلێدان دەما بێندان گران بوویە بار زۆر بوویە حال گۆدار بکە هەر دەڤەر قارەقار بریندار ددلێ من دە هەزار بزمار ژبەر ئینسانێ بێئار بوونەوە کەمار کا دەرماندار ئەس بوومە هێشتێدار کا ئێڤیندار ددلێ من دەبوویە ئێڤار تەنێ لە مال بەسەری خۆ دشکێنم دیوار دەرباست بن سال لە ژیان مایە سار ئینسان کێیە بیت بە ئینسان کێیە و شەراتەوە بەتە کوردستان فرمەت ئازار و زوخە و بۆ ئێمەی کورد و بنان بوو بە ئەو ئینسان کێیە بیت بە ئینسان کێیە و شەراتەوە بەتە کوردستان فرمەت ئازار و زوخە و بۆ ئێمەی کورد و بنان بوو بە ئەو عەسکەر و چما تو چێکن خۆ نادێنێ عەردێ دێنێ عەردێ و vegere male god bejn her şey tu de çejiyana xod de o tu la puçuk nadin dise jibiya wan dike siyaset vano tene deroj devete derkeve şiar beberi deriya ashtiya sebebe xode gelek nema ve dünya hamu bişote hey vidik mrojaki ve evin beserkeve insanek bebirçi bune demre de ayni vakti insanek tçi khanikek bimilyona dikri insanek temre bomba de paqid ayni vakti insanek بعربانو بگازه دike insanek giri kurçu شريد عيني وقتي انسانك هيدي شاي خود بخوي انسانك كشتن كرا لسكد عيني وقتي انسانك تبيني دنيا خرا دبي انسان كي بيت بانسان كي وشرات هو بتا كردستان فرمت آزار وزخو بو ايمي كل بو بنان بو باو انسان كي بيت بانسان كي وشرات هو بتا كردستان فرمت آزار وزخو بو ئێمەی کورد بوو بنان بوو بە ئەو